دەربڕە وای لێ بکە متمانی پێت هەبێ و متمانی بەخۆی هەبێ وا تێبگا کە تۆ متمانت پێیتی ڕاستەکە هەندێک کەسێ متمانی نییە وەڵا پیاوەکەی من ژنەکەی متمانی نییە ئێجا متمانی بۆ لەگەڵا دانیشی دەبەر خاتری مناڵ هەزار کەس دایک و باوکی مردو ژیانیشی خۆشتر بوو مناڵم جیا بنەوە مەسم ئەوە نیە بەڵام ئەگەر ژن و پیا و دڵیان بەرامبەر بە یەکتری پیس کرد سیقەیان بە یەکتری دەما ژیانیان پڕە لە کێشە و مەشاکیل مۆبایلەکە بگرێت دەستێەوە یەکسەر گومانی خراپی پێبات کەواتە ئاگاداری خۆمان بین بە هیچ جۆرێ خوشکی بەڕێزم برای بەڕێزم ئەمە خۆشەویستی دروست ناکات گوێ لەوانە مەگرە دەڵێ وەڵا ئەو دڵپیسیە خۆشەویستیە ئەوە کەی خۆشەویستیە هەموو ڕۆژە شەڕ و ئاژاوەیە مەکەی خۆشەویستیە بۆیە پیاوەکەت خێزانەکەت ئازاد بکە سەیری مۆبایلەکەی مەکە هەموو ڕۆژێ مراقبەی مەکە چاودێری مەکە چونکە ئەگەر وات کرد خۆشەویستی و سیقە و متمانە نامێنێت کە ئەو شتێش لە بین ژن و پیاوە نەما بە ئیزنی خوا هەوڵدەن تەرکی بدەن چونکە ئەو کاتە خۆشەویستی نامێنێ ڕێز و حورمەت نامێنێ سیقە و متمانە نامێنێ لە جیاتی ئەوەی مراقبەیەکەی خۆشەویستی بۆ دەربڕە ڕێزی لێ بگرە وای لێ بکە کە بڵێ سیقەی پێمە فڵان کەس ئەگەر خراپەشی کرد هەواڵی خوای کەوتەوە و ژیان لە خۆت مەکە دۆزەخ کەواتە ئاگاداری خۆمان بین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەندێک لە سەحابەکان فەرموویان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ژنێک لە ژنەکانی ئەنسار ناهێنی ئەنساریەکان ئەوانە خەڵکی شاری مەدینە بوون واتە بۆ ژنێک لەو ژنانەی کە خەڵکی مەدینێ نایهێنی ئەزانی چی فەرموو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئین فیهم لغیرة شدیدة ژنی خەڵکی مەدینە غیرەیان زۆرە بۆیە من نایهێنم چونکە کە غیرەیان زۆر بێ ژیان لێکەنە دۆزەخ ئەوە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم قسەی خۆم نییە لەبەر ئەوە نایهێنم چونکە غیرەیان زۆرە غیرە واتە مراقبە واتە دڵپیسی محاسبە چاودێری ورد بۆیە ئەو ژنانە ناهێنم چونکە غیرەیان زۆرە و لەگەڵیانە ژیان زەحمەت کەواتە ئاگاداری خۆمان بین ئەو سیفەتانە لە خۆمان دەرخین بە ئیزنی خوای گەورە تیامانە مەوجود نەبێت خۆشەویستان یەکێتە لە سیفەتە ناشرینەکان کە لە ژن و لە پیاوە هەبێ ناشرینە خراپە مەسەلەی چروکیە ڕەزیلی بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە وتیان فڵان کەس پیاوێکی چاکە بەس ڕەزیلە بەس چروکە بەخیلە فەرمووی وەئەی داء ئەدوا من البخل بۆ دەردێک هەیە نەخۆشیەک هەیە لە ڕەزیلی خراپتر بێ دەردێک هەیە لە ڕەزیلی ناشرینتر و خراپتر بێ خراپترین دەردە خراپترین نەخۆشیە خراپترین ڕەوشتە خراپترین سیفەتە کە مرۆڤ ڕەزیل بێ بە تایبەتی بەرامبەر بە ماڵ و مناڵی خۆی چەند کەسێ پارەی زۆرە ماڵ و مناڵەکەی احتیاجن تخوا ئەو پارە چی قیمەتێکی هەیە تخوا ئەو پارە لەگەڵ کاغەزی سپیا فەرقی چییە کە ماڵ و مناڵەکەت احتیاجی خەڵکن ڕەزیلی زۆر سیفەتێ ناشرینە وەڵڵی خەڵکە زانم دان و دواننا زۆر سوێن بەخوا خێزانیان احتیاجی 5,000 وەڵڵی پارێشیان زۆرە وەڵڵی خێزانی ئەگەر بێت و ماڵ باوکی داوت کا خزمێکی خێزانی داوت کا دوایەڵە دەی پارەکەم بەرێ ئەوە نەم سەرف کردەوە خزمەکەت ئەی با بۆ بازاڕ پارەی تەکسەکەی لێسێنێ تەکسیشی پێ نییە خصوصیە ئەی با بۆ ماڵ باوکی ئەڵێ پارەم بەرێ ئێ باشە ئەم ژنە بەیانی خەڵ پارەی بۆ هەڵە ڕژێنێ فێری بەدڕەوشتی خراپەکاری دەبێ تۆ خراپترین دەردت یایە نەخۆشیت یایە کە ڕەزیلی و چروکیە بانی کێی خوا بانی بکوزاوای خوا بۆ نایخۆت و خۆت و ماڵ و مناڵەکەت نایخۆی هەر کۆیەکەیتەوە يحسب أن ماله أخلده واتزاني مالكت أتهيغلته بخوا دمريت جن مدن ببياوي رزيل شونك كشكتان بخفتو دكوشيت زانيتان فلان كس رزيلة جني مدنية شونك بيغمري خوا فرمي صاصم خرابترين درده خرابترين روشته بۆ دەردیەکەیە لە ڕەزیلی خراپتر بێ کچەکەت بەیانی فەقیرە لەوانەیە بکەیتە سەر جادە لەوانەیە کچەکەت بەیانی داوای پارە لە خەڵکی تر بکە و تووشی خراپەکاری بێ بۆیە دەڵێم مەی دەرێ کەواتە ئاگاداری خۆمان با و ئیسلامم گۆڕانکاریمان بەسەرا بهێنێ ئینشاءڵڵا بە ئیزنی خوای گەورە یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆشبی لە گوناهی دایک و باوک و مردەکانمان خۆشبی لە هەموو سیفەتێکی خراپ یا ڕەب العالەمین بە دوورمان کەی
الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ئاینی پیرۆزی ئیسلام هاتووە گۆڕانکاری بەسەر ئێمەدا بهێنێ بمان گۆڕێ. یەکێت لەو ڕەوشتە ناشرینانەی خراپانەی کە زۆر ناشرینە بۆ ژن و بۆ پیاو بە تایبەتی بۆ ئافرەتیش زیاتر دزیکردنە. پیاو ناشرینە کە دزی بکە، بەڵام ئافرەت دوو جار ناشرینە. فڵان کەس ژنە و دەستی پیسە. ئەزانی پێغەمبەری خوا چی دەفەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحی بوخاری مسلمدا، دزیکردنێکێک لە تاوانە گەورەکان قڕ بەسەر ئەوانەی کە ماڵی خەڵکە خۆن، قڕ بەسەر ئەوانەی کە داهاتی خەڵکە خۆن، قیامەتیان چەندێ سەختە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لعن الله السارق يسرق البيضة ويسرق الحبل. لعنەتی خوا لەکێ بێ، خوا نەفرەتی کردووە، لعنەتی کردووە لەو کەسەی کە دزی ئەکا. ئەگەر هێلکەیەک بدزێ، خۆ هێلکەی باید 250 کەمتریش، ئەگەر کەسێ زیاتر بدزێ، ئەو کەسەی یەک هێلکەیەک بدزێ خوا نەفرەتی لێ دەکات. ئەوەی حەبلێک بدزێ، گوریسێک بدزێ، خوا نەفرەتی لێکە. خوا دەفەرمێ فڵان کەس مادەم هێلکەیەکت دزی لە ڕەحمەتی من بە دووربی. ئەگەر کەسێک داهاتێکی زۆر بخوا بە ملیۆن و بە دەفتەر بیخوا، بە خەش و خیانەت بە دزی پەیایکات، ئەبێت چەناها نەفرەتی خوای بەرکەوی ڕۆژانە. بۆی لە دز داماوتر نییە، دز قڕ بەسەرە، داماوە، چونکە ڕۆژانە لە ژێر نەفرەتی خوادایە. یەکێ لە پیاوچاکان دەفەرمێ ئەگەر بینیت ئەو کەسێک کە دوژمنی تۆی ناحەزی تۆیە، ئەگەر بینیت خەریکی خراپە و تاوانە، ڕۆژانە خەریکی گوناه و تاوان و خراپەکاریە، بزانە خوا تۆڵەی بۆ تۆ کردوتەوە، چونکە ئەو لەسەر خراپەیە. بۆیە ئەو کەسێک کە تۆ ڕقت لێتی دزی دەکا، خیانەت دەکا، زوڵم دەکا، دڵخۆش بە، چونکە خوا تۆڵەی بۆ تۆ کردوتەوە. ئەوەی کە تۆ حەزت پێی نییە بە دەوام لەژێر نەفرەتی خوادایە. یەک هێلکە بدزی بەر نەفرەتی خواکەوی یەکێکە لە تاوانە گەورەکان. ئەگەر هێلکەیە بدزی تاوانێک گەورەت ئەنجام داوە، خوای گەورە دەفەرمێت لە ڕەحمی من بە دوور بە. کەواتە ئاگاداری خۆمان بین. بەڵام بۆ ئافرەتیش بە تایبەتی زۆر ناشرینە. لە بازاڕە زۆربەی دوکاندارەکان دەڵێن ئافرەتان دەستیان پیسە، شتە دزن، شتە خاتە ناو جانتاکەیەوە، خاتە شوێنی ترەوە. زۆر ناشرینە. دزی تاوانێک گەورەی بە تایبەتی بۆ ئافرەت هەر زۆر ناشرینترە. کەواتە ئاگاداری خۆمان بین، خوا بمان پارێزەرێ و سیفەتە ناشرینە. یەکێتر لە سیفەتە ناشرینەکان کە بۆ پیا و بۆ ئافرەت زۆر ناشرینە، سیفەتێکی خراپە، ڕەوشتێکی ناشرین و خراپە، حەسادەت، مراقبە و چاودێری خەڵکی. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە دەفەرمێ لا يجتمعان في قلب عبد الإيمان والحسد. ئیمان و حەسادەت لە دڵی عەبدێکە کۆ نابنەوە، چونکە دژی یەکن. حەسادەت بەروومەکەی چی؟ خەم و خەفە دەبەست. بۆیە ڕوو دەکەم ئەو کەسانەی کە حەسوودی دەکەن، ڕجاتان لێ دەکەین، تکاتان لێ دەکەین، بهێڵن با بە خۆشی بژین، با بە مرتاحی بژین، با بە دڵی خۆمان حەزمان لە شتێک بوو بیکڕین، بۆ وازمان لێ ناهێنن. لە بازاڕی شتەکڕین ئەبێ بچینە ژوورەوە لە ژوورە شتەکان داگرین، بۆی سیرمان نەکەن، هەتاکەی واز لە خەڵکی نایێنن. خانووی کڕیوە داوای پارەی لە تۆ کردووە، نەخێر، بۆ وازی لێ ناهێنی. سیارەکەی کڕیوە، سیارەی گۆڕیوە، بۆ وازی لێ ناهێنی. داوای پارەی لێت کردووە، بە پارەی تۆ کڕیوێت، یا قچێ بەسەرەوە، بۆ واز لە ژیانی خەڵکی نایێنن. ئەڵێ زابەتی تحقیقاتێکا وەکی قەتڵێکم کردی بێ، تاوانێک گەورە و جەریمەیە گەورەم کردی بێ، هەموو تحقیقاتێک لێکە، بە چەندێک کڕیت، چەندێکت قەرز کرد، چەندێکت دوالێ کرد، تۆ قچێ بەسەر منەوە، داوای پارەم لێت کردووە. چۆن هەموو کرێ خانووی بۆ درێت، چۆن هەموو شتەی بۆ کرێ، ئەو کەی مشکلی تۆیە، چۆن هەموو مەسروفەی بۆ کرێ، ئەو مشکلی تۆ نییە. بۆیە من ڕاقبە الناس ما تهمن. ئەو کەسەی مراقبەی خەڵکی بکە بە خەم و خەفەتەوە سەردەنێتەوە، بە خەم و خەفەتەوە لەم دنیای دەرەچێت. حەسادەت صیفەتێکی ناشرینە بۆ ژن و بۆ پیاو. مراقبەی دراوسێکەت مەکە، چاودێری مەکە، لە دەرگاکەوە تۆزە دەرگاکە مەکەرەوە سەیری مەکە بزانم خەریکی چییە. ئەوە فڵان کەس چیت کڕیوە، خەڵکی وایە ڕاتەوە ماڵ
علاقەی پێڵێەوە چییە کڕیتە شتەکان علاقە ڕەشەوەڵا ناوی نازام چیتایە حەزەکەم بزانم چیت کڕیوە بەپارەی تۆ کڕیوێتی بۆ وازمان لێ نایەڵن بە خۆشی بژین بە شادی بژین مراقەبە و چاودێری ژیانی خەڵکی ناخۆش کردووە لێڵی کردووە بەڕاستی بەداخەوە ئێمە بە خۆماندا بچینەوە زۆر باشە ئاگامان لە خێزانەکانمان بێ ئاگامان لە خۆمان بێ ئیسلام بۆ هاتوو بمان گۆڕێ خۆشەویستی خوا فەرمی صلی الله علیه وسلم ئیمان و حەسادەت بە یەک و کۆ نابن و دژی یەکن دەی ئەگەر ئیمانەکەت بەهێزە وازە حەسادەت بێنە حەسوودی بە ژیانی خەڵک مەبە خوا شتێکی بەو داوە بە تۆی نەداوە بەڵام شتێکیشی بە تۆ داوە بەوی نەداوە ئاگدار بە و خاڵش کەواتە ئاگدار بە ئەو کەسانی کە حاڵیان باشە خەڵکی حەسوودیان پێ بە کۆمەڵێ شتیان هەیە تۆ نیتە بەڵام هەندێک شتیشێت تۆ هەتە ئەو نیەتی والله خەڵکی وا دەزانم یعنی تەماشا دەکەی لەسەر گەورە و بچووک محاسبەت دەکا دوکانداری دەکەی محاسبەت دەکا کەسابەتەکەی محاسبەت دەکا دەواز بێنە لە ژیانی خەڵک صفەتێکی زۆر ناشرینە مراقەبە و چاودێریکردنی خەڵک و حەسادەت بردن بە خەڵکی بە خەم و خەفەتەوە دەمرنەوە کەسانە بەڵام ژیانی خەڵکیشیان مراندووە یەکێت لەو صفەتە ناشرینانەی کە پەنا بەخوا لە ژن و لە پیاوە هەبێ زۆر ناشرینە خیانەت و ناپاکیە بە تایبەتی ئەگەر دۆستێکی خۆت خیانەتت لێ بکە کەسێکی نزیکی خۆت خیانەتت لێ بکە و ناپاکی بەرامبەرت بکە زۆر ناخۆشتر و کاریگەرترە لەسەر دڵت ئەمە دۆستی تۆیە خزمی تۆیە سەیرەکەی بەعام ئەو کەسانی کە ناپاکی بەرامبەریان دەکرێت زۆربەیان لە خزمەکان و کەسە نزیکەکانەوەی بەداخەوە چونکە بێگانەکە گلەی لێ ناکرێ زۆر ئەڵێ گلەی لە دۆست دەکرێ خیانەت زۆر ناشرینە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح ئەبو داود دەیفەرموو وأعوذ بك من الخيانة فإنها بئست البطانة پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو پەنا دەگرم بە تۆ خوایە گیان لە خیانەت لە ناپاکی چونکە خیانەت و ناپاکی خراپترین صفەتێکی شاراوەیە کە لە ئینسانە هەیە زۆر صفەتێکی خراپە هاوڕێیەکی زۆر خراپ و شاراوەیە چونکە جاری وایە کابرا خیانەتی لێکە تۆ پێی نازانی دوای ماوەی لەوانەیە بزانی لەوانەیەش هەر نەزانی بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو خوایە پەنا دەگرم بە تۆ لە خیانەت و ناپاکی زۆر ناشرینە ئەگەر کەسێک خیانەتت لێ بکە لەبیرت ناچێ بە ئاسانی ئەگەر خەڵکی بەردت تێگرێ دۆستەکەت گوڵت تێبگرێت گوڵەکەی ئەو لە بەردەکەی خەڵک زیاتر تاسیری لێکە کاریگەری بەسەر دڵتەوە ئەبێت کەواتە ئاگاداری خۆمان بین هێلکە هەومان دەزانین هێلکە سپیە وایە یا سوورە یا ڕەنگێکی تر یەکی دەرەوەی نەوعەیەکە بەعام هێلکەیەکی سپی بێنە هێلکەکە سپیە و یەک ڕەنگە ئەگەر شکانت ئەبێتە دوو ڕەنگ یا زیاتر تۆش دڵی کەسێکت شکان خیانەت لێ کرد چاوەڕێی ئەوە مەکە ئەو کەسە دڵی یەک دڵ بێ بەرامبرت دڵی وەک جاران بێت چونکە هێلکەکە یەک ڕەنگ بوو بەڵام کە شکانت بوو بە چەند ڕەنگێ چۆکەڵەکەی شێوەیەکە زەردێنەکەی سپێنەکەی شێوەیەکی ترە کەواتە ئەگەر تۆ وات کرد ئەو کاتە ئەو کەسە بووە کەسێکی تر بەرامبەرت و بووە دوو ڕەنگ بەرامبەر بە تۆ گلەیی مەکەلی چونکە تۆ شکانت ئەگە دەستکاریت نەکردا یەک ڕەنگە بۆ بەرامبەر بە تۆ بەڵام کاتێک کە تۆ خیانەت ناپاکیت لێ کرد ڕەنگی گۆڕا بەرامبەرت خۆ تاوانباری کەواتە خیانەت زۆر صیفەتێکی ناشرینە بۆ ژن و بۆ پیاو ئیتر هەر جۆرێک لە جۆرەکانی خیانەت کە دەیەها نوعی هەیە ناپاکی بەرامبەر بە کەسێک بکەیت بەرابەتی بە تایبەتی دۆستەکەی خۆت هەر لە دڵت دەرناچێ بە ئاسانی زۆر ناخۆشە لە دڵیشی دەرچێ گردنیشی ئازاکی سیقەت پێ نامێنە جارێکی تەواو ئاخر خاڵ یەکێتە لەو سیفەتانەی کە زۆر ناشرینە ڕەوشتێکی ناشرین و خراپە لە ژن و لە پیاودا هەبێت ئەویش پەنا بەخوا بریتیە لەوەی کە ئینسان ڕەوشتی بەرز نەبێت گوێن دەربێ دوو لە ڕیبەڕێستان دەمی پیس بێ بەرامبەر بە خەڵکی سیفەتێکی زۆر ناشرینە بۆ ژن و بۆ پیاو بە تایبەتی ئافرەتانی گوێن بدەن و هەر زۆر ناشرینترە پیاو هەیە ئیش و کاری ئەوەیە گوێن بەمەکەدا گوێن بەوەکەدا ئەو بە پێی حەدیث پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە قیامەتە مفلیسە و هیچی نامێنێتەوە چونکە ئەوەی گوێن بە خەڵک داوە ڕۆژانە هەرچی چاکەیە گشتە ڕۆ بە خەڵک صیفەتێکی زۆر ناشرینە گوێندان
گوێنەدا بە خەسووی، گوێنەدا بە دایکی، بە خوشکی خەڵک، بە خێزانی خەڵک. ئەزانی پێغەمبەری خوا چی دەفەرمێ صلی الله علیه وسلم لە صحیح جامع صغیر هاتۆ دەفەرمێ وئین سوء الخلق يفسد العمل كما يفسد الخل العسل. هەروەکو چۆن هەنگوین ئەگەر سرکەی تێ بکەی تێکی ئەدات ئەو هەنگوینە سرکەی تێ بکە وێران دەبێ و بەکەڵ خواردن نایە. دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەوشتی ناشرین هەروەکو چۆن ئەو هەنگوینە بە سرکەکە تێکەچێە، ئینسانیش بەهۆی ڕەوشتی ناشرینەوە هەموو کردەوەکانی تێکەچێ ئەسووتێ. واتە جوێندان بە خەڵکی کردەوەکانت ئەسووتێنێ، کردەوەکان لە ناو دەبات. جوێن بە خەڵکی بەدە، جوێن دان صیفەتی ئینسانێکە کە شەخسێتی نەبێ، صیفەتی ئینسانێکە بێدەسەڵات بێ. ئەگەر پێت خۆشە کردەوەکانت نەسووتێ جوێن بە خەڵکی مەدە و لعنەتە خەڵکی مەکە، تانەوتە شەر لە خەڵکی مەدە، دڵی خەڵک بریندار مەکە. خەڵکیش خۆ زمانی هەیە جواب بداتەوە، بەڵام ناوێ خۆی بخاتە ئاستی تۆ بەخوا بەرامبەر بە خەڵکی فڵان کەس وانێک لوتی مشکان بەخوا ڕۆژێ دێخوا لوتی خۆش دەشکێنێ. جا بۆی ئینشاءڵڵا لە کۆتاییدا دەڵێم پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ساب المؤمن كالمشرف على الهلكة. ئەو کەسەی جوێن بە خەڵکی ئەدا لە لێواری هیلاکەتایە، وەکو وایە لەم لێوارابی بکەویتە خوارەوە، کەواتە خۆت مەخە خوارەوە بە جوێن و بە صیفەتێکی ناشرین. جوێن بە خەڵکی مەدە، جوێندان بە هیچ کەسێک لەم سەرزەوێدا حەڵاڵ نییە، کافرێ، شەیتان بێ، ئیبلیس بێ، زاڵم بێ، بێدین بێ، دیندار بێ، دز بێ، پیاوکوش بێ، جوێندان بە هیچ کەسێک جائز نییە بەپێی قورئان و حەدیث. کەسێک زوڵمت لێکە دوعای لێ بکە، جوێنی پێ مەدە. ئینشاءڵڵا هیوادارم بە خۆماندا بچینەوە صیفەتی جوان لە خۆماندا جێبەجێ بکەین و ئەوەی صیفەتی ناشرینە ئینشاءڵڵا لە خۆمانی دوورخەینەوە، چونکە ئەم ئاینە هاتووە ئێمە بکاتە مرۆڤێکی جوان و ڕێک و پێک و بەڕەوشت و بەئەخلاق. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا شفای نەخۆشەکانمان بدەی، بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردو. یا ربی خوایە هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی، خوایە گیان ئاخرمان بەخێر بگێڕی، لە هەموو صیفەتێکی ناشرین ڕەوشتێکی ناشرین بە دوورمان کەی. خوایە گیان هەرچی صیفەتی و ڕەوشتی جوانە لە ئێمەدا ڕەنگ بداتەوە. خوایە گیان لە خیانەت و ناپاکی و درۆکردن و هەموو خراپەیەکمان پارێزی. خوایە گیان ئەوانەی نەخۆشن شیفایان بدەی، ئەوانەی منداڵیان یە منداڵی باشیان پێبەخشی، ئەوانەی هەیەنە ساڵحی کە یا رب العالمین. خوایە گیان هێمن و ئارامی وڵاتمان بپارێزی، ئەوەی زوڵمان لێکە یا ربی خوایە ئەگەر ئەهلی هیدایەتن لاوی بەری، ئەوەشی باشە لەگەڵمان ناو دڵسۆزمان خوایە زیاتر موفقی بکەی. آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.